بینەرانی عزیز و خۆشەویست گەرمترین و جوانترین سڵاوێنە بەڕێوەبەرانی تلویزیۆنی پرتو تلویزیۆنی حیزبی حکمتیستان پێشکەش لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە ئیبراهیمی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمتیست و توێژەکەین سەبارەت بە دەستپێکردنی مەدارس لە ئێران کە لە چەوە دەست پێ دەکات. هێزەوەی پرسیارەکانە مارەسە بکەم. ئیبراهیمی باتمانی گەدەنگی منەبیسی بەخێری بۆ ستودیۆی تلویزیۆنی پرتو. بەڵێ دەنگتە بیسم، زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆش. ئیبراهیمی باتمانی هەروەکو ئاگاداری چەند ڕۆژی داهاتوو ملیۆنها دانش ئاموز لە ڕێداهای جۆرا و جۆرە ڕایی مەدارس ئەبن یا بە قەول بێلحارە بێ ئاموزش و ڕاهێنان و بارهێنانیان دەست پێ بکە. بەڵام تاو جێگای کە من ئاگادارم و تاقیبم کردبێت عەلیڕەزا کاظمی سەرپەرستی وەزارەتی ئاموزش و پەروەرش لە گردێ هەماییەک و جەلسەیەکە لەگەڵ بەئێستا شۆڕایان و معاونەن و مدیرانی ئاموزش و پەروەرشی سەراسەری وڵات لەسەر ئەم پرۆژە قسە و باسییان کردووە. باسی لەوە کردووە دەستپێکردنەوەی ساڵی تەحسیلی تازە بە شکڵی مەجازیە بێ، ینی حضوری نابێ. ئەڵبەتە ئەمە قەتعیش نییە بۆ ئەوان. بە دوایەوە باسی لەوە کردووە کە بێت تەلاشی زۆر بکەن کە ئەم شکڵە لە کار ئارام و بێدەغدەغە و باشکۆه بڕواتە بەڕێوە. نەزەریەوە سەبارەت بەمە چییە کە ملیۆنها دانش ئاموز ئەگەر قەرار بێ مەجازی بێ واقعەن جوابگووی فێربوون و ڕاهێنانە بێت کە دەستکەوتێکیانە بێ منداڵان لەم تەریقەوە؟ بەراگشتە سڵام بەوە بوو بینندگان ئەیزەگەینم بوو دواوە و سوالتانە بە نەزەرمەشێ لە ئەم جنایەت کارگەری جمهوری ئیسلامیە لە ڕاست خامنەی پرسید بووچە واسا مەگەر لە تەواو دنیا کۆرۆنا نەهات دەوڵەتەکان چۆنە پیریە و تەلاشیان کرد بۆ واکسیۆنیست و ئەو وەختە فعالیەتیان کرد توانیان بلاخرا بعد از 8-9 مانگ بەرێ بگرن و ئیمڕۆ لە تا ئەوجێکەوە خۆمان خەوەرمانس لە کل ئەوروپا و لە ئەکسەر کشوەرەکان دنیاە مەدرسە بە حاڵەتێکێن بازە و وەک ساڵان وەلێ جمهوری ئیسلامی وەختێ خامنەی دەستۆرەوان ئەیجێ فایزر و نازانم مۆدۆرنا و ئەم واکسین لە ئەمریکا و لە ئەوروپا و لە ئینگلیس مەمنوع ئەمە نەتایجەکەیە دوای 2 ساڵ هەنووز لەو مەملەکەتە ڕۆژێ 500 تا 600 ئامار خۆیان لەوەی بانترە. خەریکە مردم وە قەوکارای گیانیان بەختەکەن. جا لە کوشوەرێکە لە ئێرانە بە تایبەت ئیسە قسە ئێنیەکەین مەسەلەی ئەم هەموو بحرانە و ئەم هەموو بێکاریە و ئەم هەموو گەرانیە و ئەم نەداریە و ئەم هەموو ترس و وەحشەتە و ئیمڕوو جامەعەی داگردگە بەش ئاموزش و پەروەرش بە نەزەر من جیاواز ناتوانێت جیاواز لەم هەموو مشکڵاتە بێ. تماشاکە مەسەڵەن تۆ ئایسەوە مەجازۆستگەرەکەوە مەسەلەی بە تەدریسکەن بە کانال مەجازی و ئەم شتانەوە. بە نەزەر من ئەمە لە منە پرسی هیچ دەستاوەردێکی نییە. ناتوانێ مناڵ عەلاقەی پێ هەست بەمانعەی واقعیەکەی ئەم 1 ساڵە وای پێ هاتێ ئەکسەر مناڵەکان مەسەڵەن جدی نین لە دەرسەکان خۆیانە یەک و دوایەوە معەلمەکانیش لە مەسایلە فرەیتیان تەلاش فریان کردگە تەلاشیش ئەکەن وەلی وەقەوکاران نەتیجەیەکی نییە بەو ئەمە یەک شت واقعیە فەقەت ئەمان گەرەکیانە بیژن ئەرێ کارێکمان کردگە ئەمە جواوبوون نییە ئەمە نۆرماڵ نییە. مناڵ ئەشێ سەرسۆ حەڵسێ لەباسێ پۆشتێ مرەتەب چێتە مەدرسە نیمەڕوو بێتەوە و دوایەوە دوای ئەسراحەتەکەی دەرزەکانی بخوێنی. آخر وە دنیای مەجازی چۆن ئەوەی لە ماڵێکە پنج بە تایبەت ئەو تەبەقەی فەقیر و ئەوەی کە ئەکسەریەت مردم ئەوانێکە وا دەستیان تەنگە لە ناو ماڵێکە خەریکە گوێچکە بە شتێ کە 6-7 نەفەرتر دانیشتن جێگە و ڕێگەی مەحدودی هەست لە حینێکە خەریکە گوێچکەیە بە مەسایل مەجازی دەها مشکڵات نەداری و بێکاریکی لەسەرەوە بەحسەکەن و لەسەر نائەمنی زندگی و ژیان و ئەمە ناتانێت لەو یانێ خود مەحەسڵەکەی واقعاً تۆ لە ڕەئسی و خانەوادە و باوکو و دایکی هیچ کەمێکیان ئارامشیان نییە تۆیکە زندگییان ناچەرخێ بۆ ئەوەیەکە هەموو شتێک وای پێ هاتیە گەران بووە مردم پۆڵی نییە مردم دەسەڵاتی نییە و قەوکارە بۆ ئەو شتەی لەوا لازمیە
بۆ ڕۆژانەی خۆی یا بوو حتا بوو مناڵەکانی مەسەن وەک تەلیڤۆنی وەک کامپیوترە شتێک خاص بوان بسێنێکی بتوان بەوە ئسپادەکەن یا جێگەی خاصیان بێ بتوان لەوە ئسپادەکەن ئەمە یەک واقعیەتە ئەکسەریەت جامعە ئیمڕۆ لە تەک ئەم هەموو مشکلاتە ڕۆبڕوون و ئیمڕۆژ وەختێکە مەدرسە خەریکە بازەوەی لە حینێک کاشی مەدرسە باز بێت کە مەسەڵەن جامعە ئارامشێ بێت مردمەکە باوکو و دایکەکانیان کەسەکانیان ئەو کەسەیەوە مەسئولیت مناڵیان کە ئەشێ لە ئۆدەی دەوڵەتاوی خستیانە سەر خانەواتەکان هیچی پێ دەستیانە واقعات لە دەست نەداری و گەرانی هەر ڕۆژ گشتیان ناڵەیان تێ ئەم بەو بوونەوە ئینساڵ بە نەزەر من مەسەلەی مەجازی هیچ کۆمەکێ ناکە و ناتوانێت ئەو جۆرەوە لە ڕوودەڕووە و معلمەکان و مەحەسڵەکان چاویان ها بە یەکەوە و لە سەختێکا جەمەوەنەوە تەدریسەکە معلمەکان بە نەزەر من ئەمە جێگەیەوە ناگرێتەوە فقط ئەوەی کە جمهوری ئیسلامی هاتی ئەیژی ئەشی وا بێت و ئەمانە بە نەزەر من وەک بەقیە شعارەکان تریان ئەمانە عادەتیانە ئەمانە خۆ ئەزان ئەمان لە خوایان گەرەکە مردم بێسەوات بێت ئەمانە ئەین تاڵەبان لە خوایان گەرەکە مردم بێسەوات بوو متەئەسفانە ئەلان ئەگەر ئامارێک بێت مەسەن تماشایەکەی تاوجەکە ئێمە ئەتڵامانە فرێک مردمەکە مناڵەکان ناچنە مەدرسە ئەمە ئەبە زەحفێکە فرێکیژێ حتا لە نیمەڕێ لە دیپلۆمەکەی نەگردێ جیشتگە فرێکی چوەسە دانشکا مەدرەکی گردێ وەلی کاری نییە ئیسە شرایط جامعە وای تیاتە مردم گشتیان لە فکرەوەکە زک خۆی تێرکە مناڵەکان واقعان مناڵەکان مولتەکیانە قسەم کردێ وتیانە بە من بەسەن ئیبراهیم ئێمە بچین هیچ ئایندەیەکمان نییە بێکارین بە هەروەیسەوە لاقل چین کارکەین ئەوە نییە مناڵەکەی فڵان کەسا لە ماڵە فۆق لیسانسەکەی جێگردێ و بێکارە ئەوە فڵان یانێ ئەوێنن بۆ بوونەوە جامعەی ئیمڕۆ جمهوری ئامڵەکەی خۆت جمهوری ئیسلامیە تەئسیری لەسەر هەموو پروژێک ئەو جامعە کردیا لە مەسەلەی معلم لە مەسەلەی مەدرسەوە لە مەسەلەی بێکاریە و لە مەسەلەی بازارە و لە مەسەلەی کەشاوەرزیە و لە هەرچی چشتە یانێ تۆ ناتوانێت بیژی ئەو چتە لە جمهوری ئیسلامیە ئیمڕۆ نۆرماڵە بەرعەکسی هەمووی منفیە هەمیشە لەوانەسا تەئسیری نییە ئسپاس برامی باتمانی دیارە جمهوری ئیسلامیەوەی کە بێسان مەدارس بە ئەو جۆرەی کە ئیدعاکەن بە شکڵی مەجازی و غەیرە حضوری بەڕێوەی برن نیشانی داوە لە تەی ئەم نزیک بە 2 ساڵە مەسەلەی کۆرۆنا گیانی خەڵکی ئەسڵن بۆ مهم نەبووە تا ئەڵئانیش بۆی مهم نییە و لە سەراسەری دنیا ئێران نقطەیەکە کە بەدەست کۆرۆنا و ڕۆژانە سەدها نەفەر گیانی خۆیان لە دەستدەن ئەگەر قەرار بێ فەرزمانەوە بێ لەسەری دڵسۆزیەوە بۆ دانش ئاموزەکان بێ ئەم تەسبیمەیان گرت بێ کە بە ئیسلا لە دەست کۆرۆنا نەجاتیان بێ دووچاری مشکلی کۆرۆنا نەبن ئایا لەولاوە جمهوری ئیسلامی ئەم ئیمکاناتی ئاموزشی و تەلەیفۆن و ئایپاد و کامپیوتەری فراهەم کردووە لە چەند وەختی ڕابردووە شایەدی ئەوە بووین چەندین دانش ئاموز بەهۆی نەبوونی تەلەیفۆنێکۆ کە حەدەقە لەو دەرسانەی کە قەرارە بووان بنێرن و لە ماڵەوە بیخوێنن نەیتوانیوە وەری بگرێ و تەلەیفۆنێکی نەبووە خۆیان کوشتووە خودکوشیان کردووە ئایا جمهوری ئیسلامی واقعاً ئەو نەتەوەجۆکە بە گیانی خەڵک کە کۆرۆنا نەگرن لەولاشۆ ئەم ئیمکاناتە بۆ 70% ئەو کۆمەلگاکەنانی شەویان نییە بیخۆن ئەم ئیمکاناتی تەلەیفۆن و کامپیوتەرە فراهەمەکات کە بتوانن بە ئەو جۆرەی کە خۆیان ئەڵێن بێ دەغدەغە و ئارام دانش ئاموزەکان دەرسەکانیان بخوێن و بچنە پێشەوە ئایا ئەم کاراکەن؟ نا جمهوری ئیسلامی لە ماهیەت جمهوری ئیسلامی ئەوە نییە تازە مشکڵەکە هەنی ئیمڕۆ دەوران کۆرۆنای نییە لەوە وەریژە مشکڵاتە بوو لەوە وەری فرەی محەسڵەکان لە مەدرسەیە بخواریانە و خۆیان گەرمەوکەن ئاوریان گرت مناڵەکان سووتیان لە دەرەوە دەرسیان خوێندرە لە ناو بەرزەوی کا لە جەوزەوی چۆڵە خەریکن دەرسیان نەخوێنن یا حتا دەیان خۆدکوشی بۆ بە خاترەوە مناڵ ئەمکاناتێ نەبووە مناڵ ئەمنیەتێ نەبووە هەر بۆ بوونەوە جمهوری ئیسلامی ئەسڵەن ئەوەی کە نییە نەزانێ خەتەرات مردن و ئەمانە نەزانێ ئاگاهانە خۆی خەریکە بەمە پرەیە ئاگاهانە خەریکە بە نائەمنی و بە گیان مردمەکان خەریکە کایەیەکە ئاخرەمە دیت کیوتیە لە کوێنەی دنیا هەردوای 2 ساڵ خەریکی تو ڕۆژێ 600 نەفەر لەو جامعەتە بمرێ وەیسەی من ڕووبیت بێژی من ئەرێ دوارە گەرەکمە بێم
هێنەکەم مەسەن بەنەوعی مەجازی خەریکم تەدریسەکەم و ئیمساڵ مەدرسەوەم بەرەو ئەمانە گشتی ترووە بە نەزەر من جمهوری ئیسلامی عامل هەموو ئەم شتانەسەوە و هیچ کارێک و منفعت خەڵکی تیابێ و منفعت کرێکان و زەحمەتکێشانی تیابێ و منفعت ئەکسەریەت ئەو جامعە وا گیریان کرد لە دەست جمهوری ئیسلامیە و بێت بە نەزەر من جمهوری ئیسلامی ئەمانە ناکا چای نەکریاگە خۆیان و مناڵیان و ئەوانەیەکەوە سەریان هانا و ئاخور جمهوری ئیسلامیە و دار و دەسەی خۆیان ئەمانە هەموو ئەمکاناتێکیان هەست نا ئەمکانات 10 بەرابەرەوە ئەمکاناتێکیان هەست کامپیوتریان هەست تەلیفۆنیان هەست ئەچنە دەرەوە و گیفانیان پڕا باوکیان ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ و دەیەقە بە دەیەقە دەوڵەمەندترەونە و ماڵ خۆشیان هەست ماشینیان هەست ئاسایشیان هەست هەموو شتێکیان هەست وەخمەتێکی تەدریسە تەواوی مەدرسەیان پایان تەحسیڵیان دێت ئەوانەیە کە وادی مەسەڵەن لە دانشگا قبوڵن بلافاسە یانوانە سەرکار خۆیان بەڵێ وڵا ئەو دار و دەسەیە مەسەن من دوێکە تماشای ئەخبارەکەم چایجێ نەسڵایژی مەحمۆڵەی ئێران گەی بە دەسێمە حین مەحمۆڵە ئێران چە بووە یەک کشتی نەفتێ نەردێت کە قیمە 100 ملیۆن دلارە لە حینێکە مەردەم ئێران خەریکن بە بێواکسینی هەری مرۆڤ خەریکن ئەمرن لە تماشای وەزیەت بیمارستانەکان کە تماشای وەزیەت بێکاری کە تماشای گەرانی کاورەیەک ئەو ئینسانەی لەوە ها لەو جامعە هیچ کە ناتوانێت تەسمیم بگرێ لەسەر مەسەڵەن حقوقی تی هەست ئەو حقوقە ناچیزەوە هەستیان معلمەکان ناتوانێت بەرنامە ڕێزیکە بیژی من ئەم مانگە ئەم حقوقە گەرەکمە ئەوەیە خوراکە سێنم ئەوەیە لەباسە سێنم ئەوەیە چێکم ناتانێ بووچە بۆ ئەوەی کە سوحەکە دوێکە چووە تماشای کردێ ماس کیلوێ 22,000 تومانە ئەم ڕۆژەکەی وەختی ئەچێ گەرەکێ دوارە چکێ ماسێنێ بۆ سوحانەکەی تماشایەکە بۆسە 28,000 تومان تا بیگرە مەسەڵەی مەسایل میوەجا تا بیگرە مەسەلەی گوشتەوە کێدی وەسە وە قاوکارە تاسبانە بۆسە ئارەزوو بوو مردم تا مەسەلەی بەرنج تا هەر شتێ هەر بۆ بوونەوە جمهوری ئیسلامی ئەوەی کە وا قسەیەکە فەقەت قسەیەکە عملاً تەواو تەلاشەوەسا جامعە مەرغوبکە جامعە وای پێ بکە لە هەموو شتێک عادی کاتەوە یانێ کاورا مەواوە مردم کا بیژێ ئەرێ گەرانیە و کاورا دین بەسەن بیژێ چارە نییە یا وا بە مەعالم کا وا بە بەعالم کا بیژێ ئەرێ قەینا باوە مەجازی تۆ بلاخرە قسەکان خۆتکە و کارەکان خۆت ببەرەوە دی مەسەلەی ئەوە نییە مناڵ چە فێرەوەی مەسەلەی ئەوە نییە مناڵ لەبار ڕۆحیەوە لە چ شرایەتێکە خەریکە لەو هێنە هەسێ مەسەلەی ئەوە نییە ئایا هەرچی مناڵەکان واقعەن مدیا و ئیمکانات ها لە اختیاریانە خو ناپرسی هیچ مەسەلەیەکی نییە مردم چای لەسەرتێ مناڵ چای لەسەرتێ ئەوە مەسەلەیان هانە سەر ئەوە خۆیان هانەبان ئەو بوجەی مەملەکەتە هانە سەر قودرەتە و تەواو تەلاشیان ئەوەسا خۆیان بمێننەوە بۆ نمونەکەیژی هەرم ئاخرەوە ئەیوێنین هەرچی جنایەتکاریە جەمە و کردیە قاتڵ و دز و دروزنە لە پارلەمانێک بەناو پارلەمان ئەوە ڕێی جمهورەکەی ژیە کە لە جز کەسێری بووە هەیئەت مەرگ بووە یانێ بنیامەکانی کوشتیە بنیام کوشتن بوو ئەمانە عادیە درودان عادیە دزیکردن لە منفعت مەنافعی مردم و ئەموال ئەو مردمە عادیە ئەمانە نادی ئەمانە لە سەرکارە و بێ چوو ها لە فکرە و مردمە چووە لە فکر محەسڵێکە بزانێ واقعەن زکی تێرە یانە بزانێ تەلیفۆنەکەی کارەکە یا کار ناکە مدیای هەست حەدەخەل لە دنیای مەجازیدا گوێشکە با معلمەکەی مەسەلەیە نییە تێن قسەیەکەکەن و ئەڕوون هانەشون دزی خۆیانە و هانەشون قدرەت خۆیانە و هانەشون پۆلجەمەوکردن خۆیانە و باوەڕکە مەڵایەک تماشاکە مەڵاوینی دەتون ئەم 41 ساڵە سەران جمهوری ئیسلامی وەزارەم سوپای پاسەران نیروایە ئەمنیەتیە ئاخونەکانن گشتیان ئەمانە دەوڵەمەندە بوونە ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندترەونەوە ڕۆژ بە ڕۆژ پۆل فرەتر ئەم باش دەکەن لە حینێکە ڕۆژ بە ڕۆژ مردمیان چخانێسە ناو قوڕە هەر بەو بوونەوە وازانم جمهوری ئیسلامی ئەم وەفکر مردمان نییە و مردم دوایە هەرحاڵ ئەشی خوچە بکەن سپاس بۆ تەوداەکانە برامی باتمانی بەجێ ئەوەی تەسمیمێکی خەرەتمەندانە و ئاقلانە بگرن کە واقعەن مەسەلەیان خەڵک نییە لەسەر مەزمون و مەحتەوا و ناوەرۆکی دەرس و فێرکردن و بارهێنان قسە و باس بکەن و پرۆژەیەکی ئابەم شکڵیان ببێ هەرم عەلیڕەزا کازمیە لەم گردی هەمایی و کۆبوونەوە کە بوویەتی
باسی لە سەداقەت و ئەمانەت کردووە، یعنی لە ئاموزش و پەروەرش و فێرکردنی منداڵانیشۆ هەر بە دوای پێغەمبەران و ئاخوندەکان و مرتەجەعەکان و کۆنەپەرستەکان نەقلی قەول دێن و مەسایلی ئەخلاقی فەقەت بتوویە ئەم دوو شتە، یعنی سەداقەت و ئەمانەت دوو خصلەتی گەورەی پێغەمبەرەکان بووە. ئەم دوو ویژەگیە ئایا واقعان لەگەڵ ریاضی و فیزیک و شیمی و زبان و ئەم شتانەی کە منداڵ ئەبێ فێری بین نزیکایەتی هەیە، مەعنا و مەفهومی هەیە کامانە پێ لەسەر شتانە داگرن، تازە بیش بێ کەمترین تەوەجۆ بێ کەمترین ئیمکانات. بەنظر من گاڵتەجاڕیە و مردن پیانەکەنێ و مردمە زانمانە قسەی مفتە سەداقەت و نازانم سەداقەت و پاکی و ناز ئەمانە کشتی قسەی مفتە نە لە دەوران محەممەدەکەیە بۆ نە لە دەوران خۆیانە هەر بەو بۆنەوە گەر قسەی دەوران محەممەدەکاوان خوژنێ و ژن و پیای هەرەوە وتێتی ژن و پیا بەرابەر نیە و زنیان وەک بەردە و پیانی وەک کۆی لە تماشا کردەوەمانە. ئەمانە قسەس ئەمانە قسەستم بوتم دەم پڕەکەن و ئەمانە ئێمە بارها وتمانە حس کمونیزم کارگری حکمتیست و جنبش کمونیزم کارگری و دەوران خۆی زندەیاد منسوور حکومەت هەمیشە وتێ جمهوری ئیسلامی وەسڵەی ناجۆرێکە بەم جامعە. وەختی وەسڵەی ناجۆرێکە معلومە بە مەسەلەی ئاموش و پۆلیسی جۆرێتر کارەکە. خەریکە وەقاوکە ئیمام حوسێن ساڵ چەند کوجیا و کەربەلا فاصلەی مەسەڵەن کرماشان تا کەربەلا چەندێکە و نازانم ئەبوڵفەرد بووچە دەستیان ئێتنان و 2400 سالەوە بەرە من فقط خەریکی قسەی 1400 سالەوە بەرەکەیم ڕوو دنیا پێشرەفتی کریا تەکنۆلۆژیک پێشرەفتی کریا و خۆیان ساحی و ئەم تەکنۆلۆژی و پێشرەفت و ئیمکاناتەوە هەست خەریکن خۆیان و مەناڵیان ئیسفادەی دەکەن. محرومە بەقیەکەی مردم واقعا بەمانعای تەکنێڵەکەی ولی خۆیان خەریکن ئەو لەولاوە ئەو قسەی دەکەن لەم لاوە خەریکن ئەم قسەی دەکەن. بە نەزەر من ئەمانە قسەیان ئەوە جدی نییە، قسەیان نە ئەوە جدی بووە نە ئەوەی جدیە و بەبوونەوە مردم ئەزانەی ئەمانە فقط کێ کاورای وەزیر ڕئیسێکی قسەیەکە ئەرێ ئێمە بەشێ دەرسدینیمان بۆچە کەمی داوە و چەمە 41 ساڵە خەریکە دەرسدینی ئەوە دەرسدینی داوە 100 لە فکر علم و سەنعەت و پێشرەفت و کار و نەداری و فەقر و مردمە نەبووە. ئەمەچی تەلەبەی چینی و نازانم سومالیایی و تەواو تەلەبەی لێک تەواو ملەتەکان تێرێ بۆ ئێران بە هەزینەی ئەو مردمە بە پۆڵ ئەو مردمە خەرجەوانەیەکە لە حەیە کەراماڵیانەیە $1000 نەختی ئەخاتە گیرفانیان لە پاڵیان مردمەکە خەریکن بە خەوکانە بەدبەختی تەرین سەختترین زندگیەکەن. ئەمانە فقط قسێکن ئەمە نینە فکرە و مردمە ئەوەیە کە نازانم جمهوری ئەهمیەت بین بەوە بازم ئەهمیەت بینەوە مەسەڵەن چۆ مشکڵی من حەلەکە ئایا واقعاً مشکل منی مرۆ مەسەلەی مناڵ و مەسەلەی کارگەر و مەسەلەی معلم و مەسەلەی کارمەند و ئەو ئینسانیە ئایا واقعاً مشکل منی ماقسێنە مشکل من لەداریە مشکل من گەرانیە پشت مشکانیە مشکل منەوە 5 مناڵ منها لە ملمە و تەنیا خۆم دەرامەد بەس دەرامەدەی ناچیزی 7 ملیۆنی 6 ملیۆنی بەش 15 ڕۆژیش ناکە. مشکل من ئەوەسا بە خەوکارە مناڵەکەم ئەچی بوو مەدرسە کەنیشکە ئەچی بۆیتە گریە و بێژێ بابا من ئەم ڕەنگە حەجابمە ئەم ڕەنگە حەجابمە قبول نییە من نایکەمە سەرم ئەچی لە تەکەوە دەرگیر بێ عەساب و ئەسابی وردەوێ ناڕەحەتەوەی ئەمە چوو وەزعێکە کلاسی ابتدایی کەنیشکی ابتدایی ئەچی تۆ بە مەقنا و حەجاب و بینی دێ ئەی کایەی هالەکوێ ئەمە چۆ حکوومەتێکە کەنیشک و کوڕێ لە مەدارسە جیاوە کردیە حتا ئەو نە جنایەتکارن زەنگ تەفریحەکانیانی فاسڵیان خستیە. ئەمە چ کارێکە معلمی ئەو نە پۆڵی نییە معلمان ئاموزش و پەروەرش معلمان ساڵهای ساڵە خەریکن مبارزەکەن ئەیژن باوە ئەم پۆڵە پەیمانیەی ناگەی بە حیچمانە دواویتیان ناهاتەوە تا بیگرە خانەوادەکان مناڵەکان وەیسە گشتی مشکلات خاص اقتصادی ڕۆحی جسمی واقعاً سەر تاپایانێ گردگە بەوان لە ئاساسیەکان وا بنەف خۆیانێتیانەوێ قسە ناکەن ئەری قسەیەکەن ئەری وابن مەسەن لە ئیسلامایژن بە ڕەحمە کۆرە جنایەتکارە ئیسلام ئەوڵەن ئیسلام هەر ڕەحمی نەبووە جنایەت بووە و ئێوە ئەگەر ئیسلامیین ئێوە کێ نمایەندەی خوان ئێوە کێ هەموو قدرەت و سروەت دەدەستانە لە ڕۆژ ڕۆژنا مردم ئەزانێ چ زوڵمێکیان لێکەن چۆن حەقیانە خوان چۆن سەرکوتیانەکەن چۆن زندانیان یەکەن چۆن تاقیریانەکەن تو دەم لە عەداڵەت و نازانم دەم لە پاتی ئیسلامەوەی ئەوە گشتانمان دیە بەبوونەوە من گەرەکمەوە بیژم ئەمانە فقط دروە
فقط بێنجی سوازرانی باتمانی هەروەکو لە پێشوە ئیشارەمان پێکرد لەلایەکۆ ئەگەر مەدارس کە هێشتا قەتعی نییە معلوم نییە چۆنە بێ مەدارس ئەگەر حزوری بێیانی منداڵەکان هەموو بچنە سەر کەلاس ئەمە نیگەرانیەکی زۆر گەورەی بۆ دایک و بابی منداڵەکان دروست کردووە کە بەهۆی ئەم وەزعەتەی کۆرۆناوە لەو کۆمەلگاوە لایەک شۆگە قەرار بێ نەچن بەسام مەجازی بێ و لە تەریقی شتی عمومیەوە بێ و شەبەکای عمومیەوە بێ هەروەکو ئاگاداری ملیۆنها دانشاموز ئیمکانی بوونی تەلەیفۆن و کامپیوتەریان نییە ئەمە ئەم مشکلا بێ ئەبێت چۆن هەلکرێت دایک و بابانی ئەو منداڵانە دەبێت چ بکەن چۆن بەرخورد بە مەسەلەکەن لایەک و نەگەرانی فێرنەبوون و بارنەهێنانی منداڵەکانیان لایەک و مەحرومبوونیان لەم ئیمکاناتەکە لەو کۆمەلگایە درێغیان لێکراوە دەبێت چ بکەن بەڕای تۆ ئەوڵە یەکشتە بیژم دەوڵەت مەسئول هەموو شتێکە وەختی ئەجێ دەوڵەتم وەختی مناڵەکە گەورەیەوەتە 18 ساڵێ پۆرن تێدە بەرماڵەکە خەوەڕی لەوە هەست 18 ساڵێ بێت بچێ بۆ سەروازی دەفا لە ماوە خاکیەکە دەوڵەت مەسئولە ئەمنیەت و ڕۆحی و هەموو ئەمکاناتێکە سێنێتە ئەختیارە ئەو مناڵەیدا دوومەن ئەوە تماشایەکی ئالەم وەزیەت کۆرۆنای کە ڕۆژێ 500-600 نەفەر ئەمری کی بە دەستور ئەمانە و بە کارەکان ئەمانە و خەریکن هەر ئەدامەی هەست پێ باشە مناو بچی بەسەن بەم شرایەتە کۆرۆنایە وەختی ئەچێ بوو مەدرسە بە ئەم باوکو دایکەی لە ئەچن و ئەم بوو گەورەکان حتار فرێکیان هەنوو دووان واکسینیان نەوەشانێ واقەنەمە ئەمنیەتی نییە خۆی مشکلێک جدیە کە جمهوری ئیسلامی بوو ئەو مەردمە درستێ کردیە وە گەرەکیژی نییە واقعەن ئەمە من نەزەرمەوەسە جمهوری ئیسلامی گەرەکی نییە ئەم مشکڵە حەل بێ نە ئەوەی کە نەتانێ حەلێکە نە ئەوەی کە پۆڵ نییە نە ئەوەی کە ئەمکانات نییە گەرەکی نییە حەلێکە ئەمەیە پێ خۆشە بە بۆنەوەی کە مردم ئاوا دوچار ئەم کۆرۆنا بوون ئەوانش بۆ خۆیان دانیشن گشتیان واکسین فایزریان بەشانێ و واکسین ئەمریکایان وەشانێ و جێتیان گەرمە مناڵەکانیان گشتیان پۆڵیان فرست و ئەمکانات فرە و هەر کامیان هەان لەو خارجە خەریک ئەو باشی خۆیان هەر بۆ بوونەوە دایک و باوک چەپکە مردم چەپکەن تەنیا باوک و دایک نییە تەنیا باوک و دایک نییە چی جامعەی ئێران بەخصوص تەبەقەی کارگەر ڕەهبەران کرێکاری دانشگۆی ئازادی خاو بەرابەری تەلەب ئینسانەی شرافتمەند ناوە ئەو جامعە بە ژن و بە پیاویان ئەمە ئەسێ تەواو تەلاشکەن ئەمە چوو وەزعێکە لە حینێکە تەلاشکەن خۆیان متحدکەن خۆیان ئاگاکەنە و خۆیان بە قەوکارە خۆیان ئامادەکەن ئەم ڕژیمە عامل هەموو مشکلاتێکە لەسەر ئەو مردمە بوو لە دەست ئەم مشکلاتە و لە دەست ئەم بەدبەختی و نەداریە و لە دەست ئەم گرفتاریە و کە دانایەک و دوان و سەد نییە ئەشێ مردمەکە ئەم تەسمیمیان ئەمە بێت ئەم جمهوری ئیسلامیشی لاوەن ئەمە یەک سەرەتانە ئەمە ڕژیم نییە ئەمە حتا ڕژیمی سەرمایەداری نۆرمال نییە ئەمانە باندێک مافیایین ئەو دەستیان خواردەیە بەو سروەتە و سامان مردمە بەمەیل خۆیان کوێنە پیان خۆش بێ کوێنە بگە حەزەکەن بوو ئەوەی کە بوو هەدەف کەسی خۆیان ئەم پۆڵانە خەرج ئەوەیەکەن ڕەتی ئەم حکوومەتە یا ئەم ڕەتی مە مردمە و نییە مردم ئەشێ مرد خۆشبەختانە فرەکەس ئەمە ئەزانێ ئەشێ ئەم حکوومەتە لە بینی وەی ڕێحەلێ نەقابل ئیسلاحە نەقابل ئەوە سابیژی بەشکەم یەکیان تەغییرکەن ئەمانە لە 42 ساڵە لە پاخواریانەوە تا پاسدارە ڕێگشتیان دزن ئەمە عادەتیان کچیان دروستنن گشتیان بنیان کوژن بۆ بوونەوە و تەنیا وەزیفەی دایک و باوکەکە نییە درستە دایک و باوکەکە مناڵەکەیان هەچێتە نەواقعان هەر کەسی مناڵەکەی خۆی خۆشکەرەکە جگەرگوشەیە سەیەکا جێکەی ئەمن بێ سەیەکا غەزای خاصی بوو پیشێتەوە سەیەکا معلمەکەی خاص بێت دڵیە سووتێ ئەتەرسی ئەمە یەک واقعیەتە ئەمە بوو ئەم هەموو مشکلاتەوە ئمڕ و خەریکین باسیەکەین بە تایبەت ئاموش و پەوەرش وەزیفەی خود ئاموش و پەروەرشە وەزیفەی کرێکارانە وەزیفەی مردمە وەزیفەی کە ها لە سەرشان تەک تەک ئەو جامعە و حەزەکەن بە ئازادی حەزەکەن بە ڕەفا حەزەکەن بە ئارامش حەزەکەن وەک ئینسان زندگیکەن احترامیان بێت صاحب نەزەر بن ئازاد بن چوو لە باسە پوشن بەشێ کاریان بێ ئەشێ دڵە هەڕیانەوەی وەزیفەی جامعەس ئەکسەریەتی ئەوانەیە کە وا باسم کرد ئەشێ تەلاشکەن جمهوری ئیسلامی لە بین بوون تا ئەمە لە بینەوەن
ئەم نەکبەتی و بەدبەختی وا ئیمڕۆ متاسفانە 41 ساڵە بەرماڵیانی گردیا هەر بە نەکبەتی خۆی هەر ئەدامە ئەگات و ئەدامە ئەگا وازانم جمهوری یەکشتیش داخرە و بیژم ئەوەیش با بیژم جمهوری ئیسلامی مردمەشێ بزانێ لە هەرچی دەورانە زەعیفترە لە هەرچی دەورانە نمونەی تەشکیل ئەم دەوڵەت و پارلەمانە و نازانم وەزیر و ڕۆئسا وا داوە خۆی ئەزانەی ئاخر پلەکەی هەرچی جنایەتکارێ جەمە کردێ بردێتە ناو سەنگەرێ شەرمار و نەمانەکە ئەزانێ دی مردم لێ ئەبووری کردێ وە قدرەت مردم ئەوە قەویە ئەمە ئیسا ئەم کۆرۆنا مەقدارێ بەرێگردێ بە نەزەر من دوای ئەم کۆرۆنا تحلیل مەوەسا جمهوری ئیسلامی ئەماڵن و ئینجا بۆ هەر وەیسەوە بەلایدا ئەوە بگەیت ئەشێ خۆتان سازمان خۆتان ئامادەکەن لە شار و لە دی و لە کارخانە و لە مەدارس و لە هەر کوێنەکە پێتانەکرێت. سپاس بۆ تۆزیحکان و بۆ بەرداری لە بەرنامە ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا ئیبراهیمی باتمانی. بینەرانی یازید و خۆشەوی ساتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ خۆشی و سڵامەتیتان ئارەزومانە.